دوێنێ شەو من لە ماری خەزورم داوت میوان بووم. ئێمە کە هاتیینە دەری ئاگرێکی زۆر گەورە هات لە لای شەریکەی داسۆ لەو لای ڕادەهات بایەکی زۆر بەقەوت و ڕەشەبایەکی زۆر بەهێزی لەگەر بوو. کاتێک ئەمە هاتیینە دەرێنە ناو بەپڕەپڕ پێڕاگەویشتن بەس سیارە و مار و مندارمان ببین بۆ لای ئەم گوندە لەوێ ڕاماگررت و سیارەکان مار و مندارمان قوتار کرد و گەڕینەوە لای ئاگرەکە گەڕینەوە لای ئاگرەکە زۆر گەورە بوو. ئاسمانی هەموو ڕوونا کردبەوە بایەکی زۆر سەریعی دەهات نەماتوانی لەگەر جەماعەتی بەرگری شارستانی بتوانین ئاگرەکەی کۆنتترۆلکەین سوکە بایەکی زۆر بەهێزی دەهات و ئاگرەکە زۆر بەقەوت بوو کشینەوە پاش تامە سێ4 دقه ئاگرەکە بایەکەی تۆزە شکاند و دیسان دووبارە گەڕینەوە لای ئاگرەکە و چوومە سەعریقی کە بانجی بکەم بۆ خانوویەک لەکوانە ئاگری گرتە بۆ خوانوەکە کە چوومە سەعریقی لە کاتی قسەکردن لەگە عریقەکە بەربوومەوە چۆکم سوڕا بەڕاستی زۆر ئازاری هەبوو لە پاشان دوایە بە هەر بەپڕەپڕ خۆمانگەیان دەخانیەکە و سۆندەکەمان ڕاشەوە عریقمان برد و ئاگرەکەمان کوژاندەوە و کۆنتترۆلمان کرد و